دەکەمێت و نامەکاندا کە دەو لاپەڕەدا بۆم دادەنێن دەبینم کە هەم خاتونەکان هەم لاو تازە لاوەکان و پیاوەکان نەمن بۆ دادەنێن بە زۆر پرسیاران لەسەر بابەتی پەیوەندی هەیە، پەیوەندی خۆشەویستی و کێشێکی زۆریان لەو بابەتە هەیە کە چۆن مەسەڵەن بزانم کەسێک بەنهێنی حەزی لەمە، چۆن بزانم پەیوەندێکی باشم هەبێت، چۆن وەڵامی بەڵێ وەرگرم، چۆن ئەو کاتێکە لە پەیوەندێک دێمە دەرێ بتوانم دیسا متمانەی خۆم وەرگرمەوە و متمانە بە نەفسی خۆم بچێتەوە سەرێ، یا دەگەڵ خەمۆکەی دوای پەیوەندیکە چ بکەم. و زۆر جار گلەیی لەوەی کە بۆ خاتونەکان ئەوەندە پارە خۆشەویستن و هەموو شتێک بە پارەی دەبینن، یا ئەوەی کە خاتونەکان دەڵێن بۆ کوڕەکانەوەندە بینی کچەکاندا دەست لەسەر و کچە باشەکاندا دەنێن و ئەسڵەن هەست بەوە ناکەن کە دەرفەتێکیش بە کچەکانێک کە زۆر بە ئیسلادە مێشکیاندا باشنە نادەن. تەواوی ئەوانە بەشێکی دەتوانین بڵین لە جگەی خۆی دابنین، بەشێکی ئەوەیە کە هەمووتان بەگشتی دەزانن کاتێک ئەمە لە بەشێک لە ژیانماندا لەنگ لێدەین، یعنی لە بەشێک لە ژیانماندا مشکلەی تێدا بێگومان ئاسەواری لەسەر بەشەکانی دیکەی ژیانماندا هەیە. لەو ڤیدیۆ دەم هەیە باسی بابەتێکی خۆش بکەم. زۆر جار ئەگەر بزانن بەڕاست دنیا کۆمەڵێکی بێڕوحمە، واقعاً زۆر جار دەڵێن قانونی جەنگەڵە، یاسای جەنگەڵە، یا نەخۆی دەتخۆن و دیتومانەکە لەعانەکانەیە لاوەکان چە کۆر چە کەس منفعەت تەڵەب بوون، زیادە خواز بوون، یعنی ئەگەر حەست بەوە بکەن کە دەگەڵ کەسێک دەرفەتیان بۆ بەختەوەری لەسەرترە، بە تایبەت خاتونەکان بێگومان بەداخەوە خاتونەکان بڕێک خۆشەویستیان دەگەڵ پوڵ و پارە تێکەڵاو کردووە و تا پیاوێکی ماقوڵ دەوڵەمەند و زۆر لەوێ بێ بەرز لەوێ بێ دڵداری و شانسی خۆشەویستی بە پیاوێکی خواردتر و بێپارەتر نادا. پس لەو ڤیدیۆیەدا وای هەست بکە کە لە لایەکی دیکەڕا بۆ ماجەراکە دەینەوە چۆن فێرو دەکەم وەک بە عومانی بنیامێک چۆن بتوانن بەرنامە ڕێژی بۆ ژیانتان بکەن، ئینسانێکی بەختەوەر بن و ئەو بەختەوەریە بێتە هۆی بیکە ببنین کەسایەتێکی کاریزما و هەموو کەس ڕووتان تێکا و لەبەر ئەو بەختەوەریە و ئەو سەربەرزبوونە هەم بۆ خۆتان هەم داهاتووتان هەم پەیوەندیکانتان موافقتر بێ، باشتر بێ و داهاتێکی باشتر هەبێ. پس تا درێژەی ڤیدیۆ دەگەڵمان بە لەو ڤیدیۆیەدا باسێکی زۆر تایبەت دەکەم. هەرگەر لەگەڵ ڤیدیۆکەی من هات پێنە سەرێ من قەت پێم خۆش نە کلیشەی قسام بکەم، یعنی بتەهایە کە لە هەموو جگایەک هەیە ئەو لاپەڕە لاپەڕی دەروون ناسێکە، لاپەڕی نووسەرێکە، یعنی وتەکانی قسەکانی لەسەر زانستە، لەسەر زانستایەکی قوڵ و کە پرۆفسۆرەکان و دانیشمەندەکان و مامۆستاکان لەسەریان لێ کۆڵینەوەیان کردووە و وەک ساڕەتەن بلاگەرێکدا نەنیشتوم کە نەزەر و ڕای شخصی خۆم بدەم و بەڵام کە دەروونناسمە ئەمە لێرە فەقەت ئەو زانستانە دەڵم کە دنیا لەسەری ئیجماعی هەیە، لەسەری بە ئەنجام گەیشتۆ و ئیشەڵا گۆش سوود و چیژی لێوەردەگرن. سەلام، سیمەنی پەریزانم، نووسەر و دەروونناس. لەو لاپەڕەدا هەولی خۆم داوە ئەو بابەتانێک و پێتان خۆشە باسی لێ بکەم. دیارەکە من کاناڵێکم هەیە و لەسەر ئەو کۆڕە بەو نامانەی وەری دەگرم، بەو ڤیویانەی وەری دەگرم، بۆ کامنتانێک لایکانێکە وەری دەگرم، لا مێشکی خۆمدا دەزانم کە ئەو کەسانێکە لایەنگری کاناڵەکەم چ چەشنە بابەتایەکیان پێ خۆشە و پێم خۆشە ئەو شتانە تۆمارکەم کەنگۆ پێتان خۆشە. پس بە کامنتدانان داخواز لێ دەکەم کە بۆم شیوکەنەوە کەنگۆ چ بابەتێک پێ خۆشە کە منیشە لەسەروی بدۆم. هێندێک کەس دێن بەداخەوە کە نامەدا دەنن کە بۆ خات و پەریزەن تۆر باسی پەیوەندی دەکەی. ئەڤڵ با لە سەرەتادا ئەوە باس بکەم کە پەیوەندی شتێکی زۆر جوان و ڕازاوەیە، هەرچەند ئەمە تێیدا شارەزابین، هەرچەند ئەمە پۆلیتیکەکان و سیاسەتەکانی ئاکاری بزانین بنەماڵەیەکی حەساوە و سالمترمان دەبێ و هەرچەند بنەماڵە سالم بێ منداڵهایەکی باشی تێدا پەروەردە دەبێ و ئەگەر منداڵهای باش و خاوی خەزانەکە سالم بێ ئیدی کۆمەڵ خۆش دەبێ و چ شتێک لە ژیانکردن لە کۆمەڵێک خۆشتر و ناسکتر و جوانتر هەیە. ئەوڕۆ باسی بابەتی گەشەپێدان بە کەسایەتی خۆمان دەکەین. بۆ گەشەپێدان بە کەسایەتی خۆمان زۆر شت پێویستە کەمادا حولی خۆم دەدەم کە دە و کۆڕەدا دە و کاناڵەدا بەشیکی زۆریان باس بکەم، بەڵام ئەوڕۆ باسێکی زۆر گرنگ دەکەم. هێندێک لە کچەکان و لە کوڕەکان دێنە کنم و وتەهایەکیان هەیە کە لە فەزای مەجازی وەریان گرتۆ، لەو کتۆڕە کۆمەڵایەتیانە وەریان گرتۆ کە خام پەریزان هەر دەڵا بۆ ژیانکردن ئەنگیزە زۆر مهمە. واتە ئەنگیزە یعنی چی؟ یعنی هەستێکی ناوخۆی کە لە مێشکتدا لە دەروون ڕادێتە دەرێ و پاڵ پێوەدەنێ بۆەوەی کە بۆ ئامانجانت
حەول بدەی و تێبکۆشی. هەموو دەڵێن ئەمە هاندەرە دەرونیەمان هەیە، یعنی دەنێ خۆماندا زۆرمان پێخۆشەکە کەسایەتێکی بەرزمان هەبێ، چونکە دەزانین بە کەسایەتێکی بەرز هەم ئینسانێکی باش دەبین، هەم خەڵک خۆشیان دەوێت و هەم دەتوانین پەیوەندی هایەکی باشیش وەرگرین. و کاتێکەمە کەسایەتێکی بەرزمان هەبێ بێگومان کەسانێک بە مرۆڤایەکە کەسایەتێکی بەرزیشیان هەیە دەگەڵەمە دەبن و هەموومە پێمان خۆشەکە لە ژیانماندا لە پەیوەندیکانماندا هەموو بەئیستا سەرگوڵ هەڵدەگرین، سەرگوڵ هەڵدەبژێرین و پێمان خۆشە ئەگەر خاتونین پیاوێکی عالی و بێوێنە و ئەگەر پیاین پێمان خۆشە خاتونێکی بێوێنە توشمان بێ. بەڵام ئایا دەبێت بخۆمان بێوێنە نەبین و کەسێکی بێوێنە توشمان بێ؟ بێگومان نا. ئەما بۆ باوەی کە هەموو پێمان خۆشە حولیشی بۆ دەدەین وەلی موافق نابین، ناتوانین ئەو دەستکەوتەمان هەبێ. لێرە ئەمە یەکشە تووشی هەڵە دەبین، جوان جۆگر بن. ئەمە دەبێ ئەو هەستەی ناخۆیی خۆمان دەگەڵ دیسیپلین بگۆڕینەوە، لەگەڵ نەزم هەبوون، لەگەڵ منەظەم بوون دەبێت بێستا جێگاکانیان بگۆڕینەوە. ئەگەر ئەو کارەی نەکەین ئەو ئەنگیزە دەرونیە، ئەو هەستە دەرونیە زۆر ناتوانێت هاندەریمە بێ. بۆچی؟ زۆر زار ئەو هەستە دەرونیە ئەو هێرشمان بۆ دەکا، حەولمان بۆ دەدا، دیتوتانە دەنی بە شەوێدا لە لای خۆت دەڵێ دەستپێنی ئاوا دەکەم لە هەفتەکەی دیکەڕا مەسەڵەن دەرسێ دەخێنم، ئیشە دەکەم، ئەوە دەکەم. ئەگەر هەڵدەستی تمشادەکەی هەموو شتێک تێکەڵاو بۆ، یا تمشادەکەی زۆر زار زۆر بە متمانەوە، زۆر بە قەوەتەوە دەڵێ ئیدی دەست پێ دەکەم، ئیدی بەسە، ئیدی ژیانم دێنمە سەر ڕادەیەکی جوان و سەرباتەیەکی جوان و بە جوورێکی ژیانم دێنمە ئەو بەشەی کە بتوانێت خۆشیم بداتێ و کەسێکی بەرز بم بە تایبەت ئەو کوڕانەی کە خۆشەویستەکەیان بەرابەر کەسێکی باشتر ئەویان هەڵدەبژێرێ، ئەو ڕەت دەکاتەوە بە زۆر دەخۆیدا دەشکێتەوە و ئەو قەولە بەخۆی دەدا کە حتمما دەبێت بمە مرۆڤێکی سەرکەوتوو. بەڵام لە نیوەی ڕێگادا ئەژنۆی غەم لە باوەش دەگرێ و دەڵە بۆ ناتوانم، بۆ هەر بووم جێبەجێ نابێ، خۆمە سەدان زارم ئەو بڕیارە لەگەڵ خۆمداوە، سەدان زار بیستومە هەستمەوە. پس خۆشەویستان، ئەمە نابێت فەقەت هەموو قەوەکەمان بینە سەر هێزێک کە لە ژووری مشکمانڕا پاڵمان پێوە دەنێ. ئەمە دەبێت کار لەسەر دیسیپلینی ژیانی خۆمان بکەین. یعنی چی؟ یعنی وەیکە حتمما ئەمە پلەنێک بەرنامەیەکمان دێ بۆ ژیانمان هەبێ. ئەو کەسەی کە دەیهەوێ سەرکەوتوو بێ جا لە هەر بوارێکەوە ئەگەر بەرنامەیەکی نەبێ، چێکلیستێکی نەبێ، یعنی دەکەن خۆی ڕۆژەکانی تاق نکاتەوە، سەعاتەکانی تاق نکاتەوە، ئەو کارانە و ئەو ئیشانەی پێویستە کە تۆ دەکاتە مرۆڤێکی سەربەرز، ئەتۆ بە مەرجەکانت بە هەدەفەکانە نزیک دەکاتەوە. ئەگەر نەیان نووسی، ئەگەر دایان نەمەزرێنی بەڕاستی پێناگەی. خۆشەویستان، دیسیپلین هەبوون زۆر زۆر گرنگایەتی دەتوانم بڵام لە هەزار ئامۆژگاری، لە هەزار هەستی دەرونی بەخۆدان، لە هەزار قسەی زەلامکردن کە ئەلئانەکانە دەروون ناسەکان و کۆمەڵ ناسەکان دەمەدا سازی دەکەن کە هەستێکی دەرونی بەرزت هەبێ، فشار بۆ مێشکی خۆت بێنە، دڵی خۆت خۆشکە، وتەکانێکی جوان بە خۆت بڵە کە پاڵت پێوەنێ بەرە و ئامانجەکانت بڕۆی. ئەمانگر دیسیپلینت نەبێ بێگومان تەواوەتی ئەوانە هەر وەکو دەتوانم بڵم حاڵەتێکی خوماری، وەک ئەوەی کە مادە هۆشبەرێکی دەخۆی دەمێکی خومارت دەکات دوای بە خۆت دێەوە بەژانە سەرەکەیەوە ئازار دەبینی، ئەوە ژوایە. ئەگەر ئەتۆ دیسیپلینت نەبێ، ئەگەر ئەو مەرجە گەورەکانت بە مەرجی چکۆلە نەکەیەوە، ئەو پلیکانە گەورەکان نەکێ پلیکانی چکۆلە هیچ بەچی فقط بە دیسیپلین. کتێبێکەیەکە یەکێک لە گەورەکان نووسیوێتی بەنیوەی کە ئەگەر هەستای لە سەرەتا نون و بانەکەی خۆت تاقەتکە. چاو یەک کتێب فقط لەسەر بە نووسراوە، دەڵا ئەگەر ئەتۆ حتا تەنانەت بتوانی لە توولی ڕۆژێدا حتا ئەگەر هەستای نون و بانەکەی خۆت تاقەت کردو، بە جوانی منەظەمت کردو، نەزمتدایە، ئەو دەم ئەتۆ دەتوانی بیرێکی گەورە، دڵخۆشیێکی گەورە بۆ داهاتوی ژیانت سازکەی و لە کن خۆت بڵێ بێگومان سەرکەوتوو دەبم. دڵ تۆ کە هەڵدەستی هەتا ناتوانانی نونوبانەکەی خۆت تاقەتکەی، چۆن دەتوانی ژیانی خۆت تاقەتکەی؟ ئەو دیسیپلینە دەبێت هەموو شتێکی دابێ. کاتێک ئەتۆ بەرنامەیەکت هەیە، پلنێکت هەیە بۆ داهاتوی خۆت، دەبێ بینی بیان نووسی ئەو ڕۆژە حتمما ئەو شتێککە دەبێ ئەنجامی بدەیت و ئەگەر دەوت چێکلیستەتدا بتەهایەکی وەگوەی کە دەبێ حتمما لەسەر شتەهایەگە من لە کۆڵینەوە بکەم، تاقیقێ بکەم، لەگەڵ مامۆستا چاکەکان دانیشم، لە شوێنە باشەکان بم، دۆست و بەرادەرهایەکی خاوەن سانست و ئەوە نەدۆزمەوە بەز ئارەزووکانت چکۆلەکەوە. بتەیەکی زۆر جوان هەیە، دەڵا یا بەقەد ئارەزوو هومێدەکانت
خۆت ماندووکە یا بە ئەندازەی خۆماندووکردنەکەت ئامانج و ئارزووت هەبێ. ئەلانەکانە نەونەمامەکانمان بەداخەوە ئامانج و ئارزووکانیان بە گەورەی دنیایەکە خۆماندووکردن و تێکۆشانەکەیان ئەوەندە چکۆلەیە کە دەتوان بڵم بە مەرج چکۆلەکانیشان ناگەیەنێ. ئەگەر ئەنگۆ منزور مانای ئەوەی کە دەڵم دیسیپلینت هەبێ یعنی چی؟ یعنی خەرەوەنی بڵم نۆنوبانەکە تااقەتکە هەر ئەو شتانەی کە ئیزافەم کرد بە ئیزافەی ئەوەی کە ئەتۆ دەبێت دەتولی ڕۆژێدا دە ساڵێکدا لەکن خۆت بڵێ ئەرە منەوە هەفتەیە چ فێر بووم، ئەو مانگە چم کردۆ، چەندە لەو ئەهدافە و لەو مەرجانێک کە بیستمە لە ژیاندا پێیان بگەم نزیک بوومەتەوە. و ئەگەر ئەوەتان بەڕاستی پێ دەڵم ئەمە گەر شتێکی نەچێنین خزمەتی نەکەین قەت گەورە نابێ و سەمەرەمان ناداتەوە. پس زۆر جار نەونەمامەکانمان جەوانەکانمان بە تایبەت کوڕەکانی خۆشەویست هەست دەکات دەبێت بە یەک شەو ڕێگای 1000 شەوان بڕە. قسەی زەلامکردن خۆشە، قسەهایەکە هەستێکی خۆشت دەداتێ زۆر باشە، هومێدوارت دەکا، جۆستنەوەی ئامانج و مەرجەکانت زۆر باشە، هیچ کێشێکم لەگەڵوانەی نییە. بەڵام ئەگەر دیسیپلینت نەبێ، ئەگەر ناتوانین چۆنی لەگەڵ بەرابەربی، ئەگەر ژیانت لەسەر بەرنامە نەبێ، گومانت هەبێت کە ئەو قسە جوانانە ئەو هەستە خۆشانە هەموو لە حەدی شتێکی جواندا دەمێنێتەوە و بیرەوەریکانت ون دەبێ و ئەتۆ تەمەەن دەرفەتیوت پێ نادا کە خۆت خڕکەیەوە و تمشا دەکەی 30 ساڵەشت ڕەت کردو و بە زۆر شت کە هەمێدەتەوە پێی نەگەیشتووی. ئەم زۆر کەس دێنەکەنم کە گلەی دەکەن کە خات و پەریزان ئەمن لە ڕاست زۆرم پێخۆشە سەرکەوتوو بم، زۆریش حەول دەدەم، ولی نازان بۆ بۆم جێبەجێ نابێ. زۆرێک کە دەڵێ هەر تێک دەچێتەوە، دەڵێ هەرچەند تەمادەگرم و شت جێبەجێ نابێ. ژیان دەبێت زۆر جار بە زۆری لەگەڵی بکەی. و یەکێک هەرە زۆرێک کە باسم لێ بکرد دەو ڤیدۆیەدا تەنانەت یەکشت لە من وەرگرن ئەوەی کە ژیانت لەسەر قسەی زەلام، لەسەر هومێدی گەورەدانان، لەسەر مەرچای گەورە سازکردن بۆ خۆتان لابەرن، دەمێکی فقط بێنن دیسیپلین و هەبێ، نەزمێکی جوانتاندا ئاکارودە هەبێ، لە بەرنامەکانتاندا هەبێ، ئەو هەدەفە چکۆلانەتان حتمما ئەنجام بدەن، هەست بەوە بکەن کە کەسایەتێکتان هەیە کە لە ژیاندا دەزانن چتان دەبێت چ دەکەن و ڕۆژەکانتان واقعەن شەوێگر دانیشتن دەیدانە لاپەڕیدا بنووسە سوێن دەبێ ئەو ئیشەی بکەم ئەو ئیشەی بکەم ئەو ئیشەی بکەم، کەمی کەم دەدانە ئیشان بۆ خۆت بنووسە. لەو دە ئیشە پێنجی ئیژیانی ڕۆژمەڕە دەبێ، پێنج ئیشیشی ئامانج و ئارەزووکانت بێ و لەو پێنجەی کە بۆ ئامانج و ئارەزووکانت دەتەوێت بیکەی تەنانەت 2 دانەشیان بکەی باسم دەبێت کەسایەتێکی بەختەوە. وەلی بەداخەوە ئەمە هیچ مەرجێکمان پێکەوە نییە. ئەلان ئەگەر دیتبێتان تەواوی ئەو کەسانی پێکەوە سەودایەکی دەکەن، لاپەڕێکیان لە بینیاندا هەیە، هەردووک ئیمزای دەکەن، هەموو شتێکی تێدا دەنووسن، یعنی ئەو شتە ئەوەندەی گرنگاتی هەیە ئەدی تۆ بۆت حەول نادەی کە هەر ئەو شۆ دوای دیتنی ئەو ڤیدۆیە لاپەڕێکی دانەی یەکدانە بە ئیسلاح بانێک بینی خۆت و معاملەیەک بینی خۆت و ئارەزووکانت و مەرجەکانی خۆت دابڕێژە و لەکن خۆت بڵە ئەمن دەبێت ئەو ساڵ تا ساڵەکەی دیکە ئەو کارانم کردبێ. ئەگەر ئەو نەزمە بە ژیانتان بدەن، ئەو دیسیپلینە بە ئاکار و بدەن، گومانتان هەبێکە دەبنە کەسایەتێکی سەرکەوتوو و کەسایەتی سەرکەوتوو کاریزماشە و کەسێکە کاریزمایە دنیا ڕووی تێدەکا و چ لەوە خۆشتر و بەختەوەرانەتر کە دنیا ڕوتێکە بە کەسێکە بێگومان هەموو ئەو ئازارەمان دیوە هەر کات هەتا دنیا ئیتۆیە هەر کات نیتە خوشکبراکی خۆشت نەدنەسێ. هەتا زۆر زار لە کوردەواری خۆماندەڵە جیرفانی پڕ ئاشتی ماڵەیە بەڕاست وایە کاتێک کە ئەتۆ لە نەزەر ماڵیوە لە نەزەر وەزعی ژیانتدا کەسایەتێکی سەرکەوتوت هەیە وەڵڵا هەم پیاوەکەت خۆشی دەوێ هەم خاتوونەکەت. بە هیوای وەی کە ئیشەڵڵا لەو ڤیدۆیانە چیژی کەڵکی پێویست وەرگرن، ئەگەر بابەتێک و پێخۆشە بۆم بنووسن، پێیجەکەم سابسکرایب کەم بنم نەکەن و هەراوە بە بانێکیش بێ لە بێکاریش بێ سەردانێکی کاناڵەکەم بکەن تامنەیلەکان بخێننەوە ئەو بابەتانەی کە هەست دەکەن بۆتان پرسیارە چاوێکی لێ بکەن و ئێنەرژێکی خۆش بە من نووسینی نامەیەک بۆ منیشدا بنێن. تا ڤیدۆیەکی دیکە هەمتان بە خودای بانی سەردەست پێرم، خوداتان دەگەڵ.